دەم باش تەماشاوان نێجا پێشمەرگە دناوا زۆر یا ئیلتیزاماتە دا و کێمیا ئیمتیازەتە ئەنکۆ ئەرکێن پێشمەرگە گەلێکن لێ دەستکەتێنی مافێ نوی گەلەکێ من ئەوە ناوەنیشانên تەوەرە ئیر و یە بەرنامێ و بەرنامێ مایکە خەڵکە دنەمەکێدا کۆنەها پرسا پێشمەرگەی کێمیا موچە پێشمەرگەی کێمیا ئیمتیازاتên پێشمەرگەی هەم دناوە پارلەمانی کوردستانێدا هاتکە ئازراندن هەم دناوە هێزە پێشمەرگەی خۆشی دۆ لیژنا پێکاروبارên پێشمەرگە شێدان لە پارلەمانی کوردستانی گەفەوەی چەندێکێرە و گەر بۆ جێداهاتیدا موچێ پێشمەرگە نهێتە زێدەکردن چاوخەشاندن بە ڕەوشە پێشمەرگە لە کوردستانê نهێتەکردن ئەوێ دەستا ji ئەندامەتکە لە ژنێ بەردەن ئیروژی کۆمەکە ئەفسەر و پلەدارên سەر بە وەزارەتا پێشمەرگە ماوێ 15 ڕۆژە دەستنیشان کرد بووەیەکێ پرسا پێشمەرگە بێتە چارەسەرکردن ئەگەر نە ئەوێ کارڤەدانێ دن هەبن پرسا پێشمەرگەژی وەکوەیەکی شوان پرسگirêkên هەڵاویستیە ناوبەرە حکوومەتە هەرێما کوردستان و بەغدا هەیە نەهامەیە گەلو ئەف هەموو ئازاراندنا دنەهایە پرسا پێشمەرگە و پرسگirêk و کێشên پێشمەرگە لە کوردستانێک وەکو تێتەخمینکردن نێزی 200,000 پێشمەرگایە بەرەف چارەسە دچێ ئایا دێ بەرەف چارەسەریە بچە یانجیک بەروباژی پشتی vê navberê li benda wergirtina serinc û bûçûnê we dame. دووبارە سەلاوتان لە ببینەرە بەرەزەکان وەکو ئەزانرەیە کە بە تایبەتی لە ناو بەرنامەی مایکە خەڵێک ڕۆژانە زۆرترین پەیوەندیمان بوو دێ لەلایەن پێشمەرگە بەڕێزەکانەوە بۆ بوونەوەیەکە ئەوان پرسگرێکیان هەیە کێشیان هەیە زۆری داوامکردن و زۆری ئیلتیزامات بەڵام کەمی ئیمتیازات بە تایبەتی موچەی ئەوان تا ئێستا زیان نەکرا و موچێک لە ئاستێکدایە کە لە ئاست خواست و پێداویستی ڕۆژانەی ئەواندا نیە لەسەر ئەم پرسە ڕەوشێک هاتووتە ئاراوە دوێنێ لە پەرلەمانی کوردستان ئەندامانی لیژنەی پێشمەرگە و کاروباری شەهیدان هەراشی ئەوەیان کرد گەر لە بودجەی داهاتوو موچەی پێشمەرگە زیان نەکرێت چاوپێخشاندنێک بە پرسی و پرسگirêk و کێشەی پێشمەرگە نەکرێت ئەوان دەستەکاری ئەکەشنە دەست لە ئەندامەتی لیژنەکردنەوە هەروەها ئەمڕۆژ کە تایبەت بە نارتی نێراوە ژمارەێک ئەفسەر و پلەدار لە وەزارەتی پێشمەرگە بەرپرسانی هەرێم لە خراپی ڕەوش و گوزەرانی پێشمەرگە ئاگادارەکەنەوە و 15 ڕۆژیش دەدەنە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت لەسەر ئەم بابەتە سەرنج و بچوونی ئێوەی بەڕێز وەرەگرین یەکەم پەیوەندیشمان ئاڵێ لە شاری سلێمانی ئەمەوێت تایبەت بە بەرنامەکە و قسە بکەم کاگەکار بەداخۆم من خۆم زۆر شەرمەکەم کە ئێستا قسە ئەەکەم لەبارەی ئەو پێشمەرگانەوە چونکە وەکو ئەزان من خۆم تەلەبەیەکم یعنی پێویست ناکە منی تەلەبەیەک بڵێم پێشمەرگە با مەعاشی زیابێ نازانم یعنی ئەم حکومەتە 20 ساڵە حکومەتە نازانم یعنی وەڵی ئەگەر هەر زۆر عەقلیشی نەبێ با بڵێ یعنی بەبێ بەزەی بۆ پێشمەرگانە ئەبێتەوە چونکە تۆ 20 ساڵە حکومڕانی ئەکەی یعنی نەتوانی مەعاشێکی پێشمەرگەیەک زیاب بکەی کە واجبێکی زۆر و مەعاشێکی کەم کە ئەوە تا ڕۆژ نییە پەیوەندیتان پێوە نەکرێ 5-6 ئەڵێ نان و توورە خۆین پارەی وەحدەم پێ نییە یاخود ژیان و گوزەرانمانە بەڕاستی یعنی نازانم ئەمە هەر حکومت نییە ئەگەر حکومت هەبێ بۆچی یعنی ژیانی ئەو پێشمەرگانەوە یانە بینی یەکێکی وەکو ئاسایشی گشتی و سلێمانی مەعاشێکی پۆلیسێکی بەسیتە کە تازە تەعینە بێ بە شەهادەی شتێکی بنەڕەتی و بە شەهادەی متەوەسڵ مەعاشەکەی 600,000 بەڵام ئەگەر پێشمەرگەیەکی داماویش ئەگەر 20 ساڵ 18 ساڵی بەڵێ ئاڵێ خان بەڵێ سپاس پەیوەندەکەت بینەرە بەرزەکانم پێمان باشە تایبەت لەسەر بابەتەکە بە تایبەتی پێشمەرگە بەرزەکان ئەوانەی کە ڕۆژانە پەیوەندیەکەن و کێشیان هەیە بە تایبەتی ئەو ئەفسەر و پلەدارانەی کە ئەو بەیاننامەی ئەمڕۆیان دەرکردووە هەرواشێنە پەیوەندیدارەکان پێمان باشە بەشداری لە ناو بەرنامەکە بکەن و زیاتر بەرچاوڕوونکردنەوە لەسەر ئەو پێشاتەی دواتر و ڕژاندنی بابەتی کەمی موچی پێشمەرگە و کەمی ئیمتیازاتی پێشمەرگە باز بکەن بەڵێ باوکی ئارام لە کەڵک چی باوکی ئارامم کاتۆ باش بەڵێ باوکی ئارام کاکە ئێمە وەکو پێشمەرگە کۆمەلگای کەرەکی پێشمەرگەیە هەتاکو ئێستا ڕازموچێ ئێمە 300,000 ئێمە بەم 300,000 چی بکەین بەڵێ یعنی بنێنە فەرمانێنە وەکو کراویی کەلوپەرمان هیچی جیاواز نیە بەڵام پرسێک هاتووتە ئاراوە بچینێتی چارەسەرکردنی کێشەی پێشمەرگە باوکی ئارام
بەڵێ ڕۆستەم لە ڕۆوان دووزەوە کاک ڕۆستەمم کاتەوە باش بەێ باڵێ فەرمۆ بەڕێ چۆنی باشی زۆر سوپاس باس دەکەم ئەوە لە ستەوەری پێشمەرگە قسەکەین بەڵێ بەنسبەت پێشمەرگە هەیە هەر لە مارێ خۆی هەر داوام ناکەم پێشمەرگە شێ وەکو پێشمەرگەی زێرەڤانی یعنی چاردە بە هەفتە هەر ژیان نییە ژیان بەنسبەت موسەی پێشمەرگەی زێرەڤانی یعنی وەکو فریاکانی کەشێتی نییە بەڵێ هەر ئەوەندەوە بوو بەڵێ سوپاس دەشتی لە هەولێرەوە لە گەلمانە کای دەشتیام کاتەوە باش ئەو کاتت باش کاگەکار هەموو کاتێکی فەرمۆ دیارە باز لە گەوری و پیرۆزی پێشمەرگە و ئیلتیزامی پێشمەرگە زەرورە بۆیە ئەو برا شۆڕش ژێرانە ئەو برا داکۆکی کارانە لە بست بە بستی خاکی کوردستان پێم وایە ئەگەر ژیانیان خستۆتە مەترسی بۆ ئەوەی بستێک لە خاچ کوردستان بپارێزن موچیان هەر چەندێک بێ هەرکمە بۆیان بەڵام دەشکرێ ئێمە چاوێک بە ژیان و گوزەرانی پێشمەرگەدا بخشێنوە ئەوەمان بێت بۆ بە دەردەکەوکە ڕاستە گوزەرانی پێشمەرگە ناخۆشە بەڵام پێشمەرگە جەنابی سەرۆک دەفەرمێ پێشمەرگەی ناوی بەخۆیەوە کەواتە دەکرێت هەمومان پێشمەرگە بین لە پاڵام پێشمەرگە شۆڕش جێرانە مادەم دیفاعش لە خاچ کوردستان بکرێ ئەگەر من پێم وایە ئەگەر موچەش نەبێ خزمەتکردنی کوردستان وەکو یەکێک لە بەڵام کای دەشتی لە کاتێکە لە دێر زەمانەوە پێشمەرگە لە دێر زەمانەوە لە شۆڕەشەکانی گەلی کوردستاندا بە تفەنگ و فیشەک و بە نانێکی ڕقەوە خەباتی پێشمەرگاتین کە دویەک فلسیش پێ نەبووە بەڵام لە ئێستا هەرێمی کوردستانە کە خەوان بۆ جەیەکی زۆرە خەوان چەندین سەرچاوی تری داهاتە جار بەجار موچەی هەموو فەرمانبەرەکانی تری وەزارەتە جیاجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زیادەگرێ ئەی پێشمەرگەش کە لە ئێستادا خەوان ماڵ و مناڵ و خەوان پێداویستی ڕۆژانەی ژیانە ئەی پێویست ناکە چاپێ خەشاندنێکیش بە ژیانی پێشمەرگەشدا بکێ بێژگەلەوە کە هەمومان نەزانین ئەرکی پێشمەرگە پاراستنی ئەم نیشتیمانەیە ئەرکێکی قورسە فعلەن کاگەکار ڕاستە موسەی مۆزەفەکان زیاد دەکرێت مامۆستایان زیاد دەکرێت ئاسایش و پۆلیس زیاد دەکرێت بەڵام پێم وایە لایەنی پەیوەندیدار و پەرلەمانی کوردستان و وەزارەتی پێشمەرگە لە هەوڵێوەدانە موچەی پێشمەرگە مقابل بێ بە جێشەکی عێراقی واوەی کاک شەشابژی لە یەکێک لە وتەکانی باسی کرد وتی پێشمەرگە دیفاعکارە لە عێراق وە ئەو موچەشی دەیدرێتێ حکوومەتی بەغدا نایداتن ئێمە وەکو هاوکاری دەکەن فعلا دەبوو حکوومەتی عێراق موچەیەک بۆ پێشمەرگەدا بیم کە بۆ ئەوەی ئاستی کوردستان لە مستەوای سیاسیداوە لە ڕووی مقاومەدا دابەزی بۆیە ئیزاوکارێکی پێشمەرگە ناکە حکوومەتی بەڵێ ئەحمەد لە کەرکووکەوە لە سەرمان پرس کاک ئەحمەدم کاتەوە باش ئەم کاتە باش براکەم زۆر سوپاس فەرموو براکەم ئێمە لە هێزەکانی حەفتاین بەڵێ دوێنێش هەواڵێکی دڵخۆشکەر بووە هەواڵەکە بڵاوە بووە بەس ئایا تا چەندە هێزەکانی حەفتە شمولەکە هێزەکانی حەفتە تایبەتە بە هێزەکانی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە ئەن عێراق وەزارەتی دیفاعی عێراق وەڵا لە هەرەکانمانە نووساوە هێزەکانی پشتیوانی دوو و لە فەرمانەی گشتی لە سەرۆکایەتیەکانی زەب مەجموعەمان لە قەرهەنجیرێ لە خانەقین هەیە کەواتە تایبەتن بە هەرێمی کوردستانەوە بەڵێ بە کوردستانەوە بێگومان ئەو هەموو بابەتانەی کە باس لە سەدەکرێ باسی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بەڵێکە گیان ئێمە لە سنووری بڵێن یەکێتی داین و هێزی هەشتا لە هەولێرەیە هێزی هەفتاش لە سلێمانیە ئایا بزانە شمولمانەکە ناکە وەکو هێزەکانی هەفتا هەمووی دڵخۆشکەرە بەس لەلایەک شۆ گوڕەماش بەڵێ کاک ئەحمەد سەرنجی تۆ گەیشت دلاوەر لە شاری سلێمانی کاک دلاوەرم کاتەوە باش سەرچاوەمە کاتێوی باش فەرموو سەردار خۆشی بەرنامەکەتان لێدەم سوپاس بەڵێ ڕاستە ڕەنگە ئێمە پێشمەرگە بین بۆ دیفاع لە خاک و نیشتیمان و وڵاتی خۆمان ئامادەیشمان تایە بم بڕەمەعاشەوە بیکەین بەڵام ئایا بۆ کەسانێکن وەکو واجبەکەی ئێمە وەکو معاشیان لە ئێمە زۆر زیاترەیە ئێمە ناڵێن
لە معاشی خۆمان ناڕازین ئەڵێ بە معاشەکانی ئێمە هەمومان پێکەوە بێ گونجاو بێت نەک ئێمە 320,000 ملیۆن وەرگری ئاسایی ژیان پۆلی ژیان کەسانێتی پێشمان ناخۆی نی ئەوانوان بۆ ئەوان لە ئێمە زیاتر ئێمە کەمتر ئێمە وەکو هێزەکانی هەفتا دەستخۆشی بەرنامەدان یەکەم جا هیوادارم هەمیشە پێشمەرگەدان نەفکر بێت چونکە پێشمەرگە لەوانەیە کۆمەڵێک کەس و کۆمەڵە لایەن هەیە ئێمە کۆمەڵە پێشمەرگەمان لای خەڵکی ناوچەی خانەقین ئەو منتیقەیە ینی بڕوا بکات معاشەکەی دەرەکات بەڵێ سپاس پێ دەکەێت تەماشاوانە نێژا بابەتێمە بەناو نیشانên پێشمەرگە دنابەرە زۆریە ئیلتیزامات و کێمیا ئیمتیازاتەدا بێگومان پرسا پێشمەرگە تایبەتی پرسا زێدەکردنا موچەی پێشمەرگە پێدانا ئیمتیازاتên پێتر بە پێشمەرگە دنادا بووە پرسێکی گەرم دناوا ڕۆژەوێدا هەم دناوا ڕۆژەوە پەرلەمانی کوردستانێدا هەم دناوا ڕۆژەوە وەزارەتا پێشمەرگە بخوادا و هەمژێک دناوا هەرێما کوردستان و حکوومەتە ناوەندی و بێگومانەیەکی شەوان پرسێن کو هەیەیە نەها برایگرتی دنابەرە حکوومەتە ناوەندی یا عێراق و حکوومەتە هەرێما کوردستانێمانە پرسا پێشمەرگە کۆ لە گۆر دەستوورە عێراقێ ئەو ملزەمە بدابینکردنا موچەی پێشمەرگە وەکو هێزێن پاساوانên سنووریên هەرێما کوردستانê لە هەیە ناو بڕیارە ناوچەیەتوارێ جیبەجێکردنەدا دەدەمەکەدا کو کێمترین موچێ هێزên سەر بە وەزارەتا دیفاع عێراقێ لە 900,000 کێمتر نییە و یا هێزên پێشمەرگە لە 300,000 گەلو ئەف جیاوازیە هەندە بووە یا ناوپرسەنات کە چارەسەرکردن هەیە نهاڕەوشە پێشمەرگە وەکو خۆمایە لەسەر بێ بابەتین دەکارن سەرنجە بچونێن خوا نیشان بدەن بەڵێ ناسح لە چەمچەماڵ کاک ناسح ئەم کاتەوە باش کاک ناسیح کەرە لەسەر خەت نەماوە کارۆخ لە ڕانیەوە ئەو کاتە باش هەموو کاتێکت زۆر سپاس دیارە ئەوەی ئەوڕۆ لەسەر مەسەلەی پێشمەرگەیە وایە موچەی پێشمەرگە بەڵێ دیارە ئێستا هەموو بەرپرسەکانی ئەوانەی ڕاگەیاندن ئەوانەی بە تایبەتی عەسکەریەکان مەسئول عەسکەریەکان باسی ئەوەیە یەکەن کە پێشمەرگە معاشی 325,000 لە ڕاستیدا ئەوە ڕاست ناکەن هەیە ئێستا پێشمەرگە هەیە معاشی 250,000 کاکە پێشمەرگە هەیە ئێستا معاشی 1000 نارە باتن بۆ ئیدارەی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە ئەگەر وانە بوو ئەمن بەرپرسم مستەقلەکانی خۆ بەڵام ئەوان ڕاست ناکەن معاش زیاد ناکەن چیدم لەوەی ڕازنیە ئەو شیوا ڕازنیە ئەوان ئەو هەموو هەڕەشە و گوڕەشە لە ولا و لە تورکیا و لە ئێران و لە حکومەتی عێراق بەتەمای هێزی پێشمەرگە ئەوە چەندەها ساڵە ئەوان ئەو بەدگایان ئەمە هەڵەخەوەتین ئێمە معاشی ئێمە کە 300,000 ناکاکرێ یەک ڕۆژی سیارەکانی وان مۆنیکا وەلەوشەکانی وان ناکاکرێ یەک ڕۆژی بنزینی مەسبات یەک ڕۆژی سیاری وان بەڵام کای کارۆخە و وروژاندنیان پرسە لە ئێستادا لە ناوەندە ئاساسیەکاندا بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە ناوەندی یاسادانان و تەشریعە لە هەرێمی کوردستان هەروەها لەلایەن وەفدە باڵەکان لە سەراستی باڵا لە بینی حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێم هەروەها لە وەزارەتی پێشمەرگە خوشی کە چەند ئەفسەر و پلەدارێکی بەرزەوە ئەمەیان تاکید کردووە کە دەبێ ڕەوشی پێشمەرگە چاپیکرێ ئەمە تا چەند هیوا بەخشە بوویەوە وڵی ئێمە بێومێت بووین بەڕاستی لەو قسانە ناڕاستانی ئەوان هەموو ساڵە لە 2007ەوە بماڵێن معاشتان دیاری معاشی لە کارمەند ئێمە ڕێزمان هەیە بۆ پەڕاش و کارمەند و هەموو مۆزەفەکانی حکومەتی هەرێمی کوردستان بەڵام هەمووان زیاد بووە ئێمە زیاد نەبووە ئەو ئەرکەی لەسەرشانی ئێمە بووە ئەمە ئێرکەکانی خۆمان تاڕادەیەک جێبەجێ کردووە ئەوە بەشێکی زۆری هەرە زۆری کوردستان ئازاد کراوە لە سایەی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ کای کارۆخ بەڵێ سەرنجت گەشت محەممەد لە هەولێرەوە لە گەلمانە کاک محەممەد ئەم کاتەوە باش هەموو کاتێک و باش سپاس دەکەم فەرموو کاک محەممەد گیان باشی براکەم سپاس کاکە محەممەد لەگەڵایە لە پردیەوە کاکە گیان ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەکو هێزەکانی هەشتا بەڵێ ئێمە وەکو هێزەکانی هەشتا بەڕاستی ئەمە مەمنونی کەناڵەکەی ئێوە و کەناڵی گۆڕانین هەوڵتاندا ئێستا دەنگ و باسی ئەوەی ئەلاتەز موچەی ئێمە زیاد دەکات و 200 سەری 150,000 زیاد دەکای پێشمەرگە ئێمە سپاسان دەکەین بەڵام توخوا گوناح نییە ئاشایی یەکیم ناڵەورتەی کوردستان خڕیان کردو و کردیانە بە ئاشای لە بازرگاندا ناون موچەیان لە 800,000 و 700,000 کاک محەممەد تۆ من زۆر لە قسەکانی تۆ تەناگەم ئەگەر تۆزێکی یاواش ینی من زۆر لە قسەکانی تو تێناگەم فەرموو بەڕێزەکەم ئەڵم ئێمە خەدرێکی زۆر زەمانیە گراوە ئەیە 20 ساڵ خزمەتی هەیە 30 ساڵ خزمەتی هەیە تاکو ئێستا موچەکەی 320,000 دینارە ئایا 320,000 دینار کابرا بیا بەچی بیا بژێوی ژیانی خۆی بیا بەچی بیا بە کرێخان و بیا بە مناڵ بۆ مەکتەب بیا بە جلوبەرگ بۆ خۆی بیا بە کرێ سیارەکە بیا بەچی 320,000 دینار ئێستا دەنگۆی ئەوەیە 2,000 زیاد دەکات 150,000 زیاد دەکات ئەگە شتەکە ڕازی ئێمە پێمان خۆشە وەڵام شتەکە درۆ نەبێ و بەس لەسەر شاشەکانە بۆ ڕاگەیاندنەکانی خۆیان
بۆ کەناڵەکانی خۆیان بڵێن ئەوهای ئاهانیە بۆچی موچەی شورتەیەک لە موچەی پێشمەرگە زیاتر بێ بەڵێ کاک محەممەد دەچی مناڵورکەی خیان گرۆگریانە بە ئاشای لەبەستگانە دایان ناون 800,000 معاشێتی 900,000 معاشێتی بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان لەبەر سەرما و گەرمە ئەرێ وەرە هەرچی ئاشایی سەیە بیێنە پردێ بزانم ئەوێرە دووشە بمێنێتەوە بیبە بۆ جەرەولات ئەوێرە شتێ بمێنێتەوە. بەڵێ کاک محەممەد بەڵێ سپاس پێیان دەکەت باوکی سەنار لە شێخان ئەسپارم باوکی سەنار دەم باش دەم باشانی باش برا زۆر سپاس کەرم کە بوو مەسەلا پێشمەرگەی و ماچ لێدەبینێ پێشمەرگەی زێرەوانیە 210,000 بوو زێدە چوو سەر واجب کرا 14 هەفت و نوکە على اساسی دێژن 3 مەیلونێک بوو بێت گەل وەزارەتە نافخۆ واجبێوا دەبیتە 21 هەفت لێجا مادەم واجب هەدێ زۆر بیت و پارەی و پارە زۆر بوو سەر پێشمەرگەی واجبیش لێ زۆر کەم ئەما پارەی بلانە دەنێ بلا واجبێوا وەکی خوبیت لە هەمێ ڕەخاوە پێشمەرگە مەغدورم پێشمەرگە واجبی هەر دەف مەسئول خصوصی تەماشن کرد واجبێتە دەبیت یەتون دیت وەکی دیتر تونەشێ خوب حرکینی گەلێکی پاوی دەبێشتە برا دەزێت تەنەوێت کەسی خوردیتەنە کیری حرم ماڵە خۆ خدانێ خۆ 18 ساڵە 20 ساڵە خزمەت تەهەی و بوو مەسئولێکی بچیە ماڵە خوڕینە خارێ دەوامێ نەکەی. بەڵێ جەوهەر لە شاری سلێمانیەوە کاک جەوهەرم کاتەوە باش هەموو کاتێکێت زۆر سپاس وەڵام من سەرەتا دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم وە زۆر سپاسی هەموو کارمەندانی نالیاژەکەم بەڕاستی ئێوە بوونە پردێک لە بینی هەم دەسەڵات شووە هەم پێشمەرگەشە ئەم کەناڵی ئێوە بۆ سەبەبێکە هەموو کاتێ معاناتەکانی پێشمەرگەتان گەیانێتە شوێنی خۆی من ئەڵم بەداخەوە ئێمە بەحساب لیژنەیەکەیە لە پەرلەمانی کوردستانە بۆ بەداداچون بۆ هێزەکانی پێشمەرگە بەڵام من ئەو لیژنەیە هەموو کاتێ نایەنیم لیژنە تۆپیۆکە چونکە هەموو کاتێ تاکو وەزەی پێشمەرگە تەواو خراب نەبێ هیچ لە هیچ شوێنێکەوە هەڵوێستیان نییە و کاتێکیش کاگاتە سەر مەسەلەی چ دەنگان و چ کە خەتەرێک لەسەر کوردستان دروستە بێ ئەو کاتە پێشمەرگیان لەبیرە من ئەڵم بە هەموو کات هێزی پێشمەرگە سپاسی کەناڵەکەیەوە بکە چونکە ئێوە بوونە پردێک لە بینی هەم دەسەڵاتی شووە هەم بەڵێ کاک جەوهەر بەڵام ئەو موقف و ڕەتفعلەی کۆمێک لە ئەفسەر و پلەداری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەوە کە 15 ڕۆژ دەستنیشان کردووە بۆ وەزارەتی پێشمەرگەی کە بە داداچوونیان پرسە بکە کێشەی پێشمەرگە لە ڕووی موچە و کۆمەڵێکی ئیمتیازاتی ترەوە چارەسەر بکرێت و ئەم هەڵویستە لە ئێستادا چۆن لێکە دەیتەوە من دەستخۆشیان یەکەم دیارە ئەوە هەڵوێستێکی زۆر مەردانەیە چونکە خۆ من حەزم ناکێ یعنی وای دەبێ کە تۆ کۆمەڵی ئەفسەر و دەرەجەدار 15 ڕۆژ مودە دانێن بۆ وەزارەتی پێشمەرگە ئەبووە ئەوان پێشەوەی کە تۆ ئەم خەڵکانە بەو شێوە هەڵوێست زۆرگرن ئەوانە بۆە پێش وەختیشی خۆم کەدا نەگەێستا من هەرەوە نێڵم سوپاسانەکەم سپاس پێیان دەکەشت هەڵۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کاکی هەڵم کاتەوە باش ئەم کاتت باش هەموو کاتێکت ئێمە من هەڵۆ لە چەمچەماڵەوە خۆشحاڵم پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ ئەەکەم زۆر سپاس بەڕاستی بەرنامەکەتان وای کردووە کە ئەمڕۆ ئیش بۆ پێشمەرگە بکرێت لە ڕێ ئەم بەرنامە جوانەی ئێوە کە بەڕاستی هاندەر بۆ کە وەزارەتی پێشمەرگە بە تەنگی ئەو پێشمەرگانەوە بچێت برای ئازیزم هەتا ئەوان کە تەنگانەیەکان لێ هەڵەچەندرێت بەراوخانەکەین پێشمەرگە ئەبەن پێشمەرگە هەیە بە 350,000 برای ئازیزم کرێت چییە مناڵی هەیە عنی بەڕاستی ناکرێت بەڕاستی دووبارە و سێبارە دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەین ئێمە وەکو پێشمەرگە بەڕاستی ئەم تەلەڤیزۆنی ئێوە پشتگیری لێ ئێماکە من هیچ شتێترم نییە و دەستخۆشی بەڵێ سپاس کاکی هەڵۆ لە چەمچەماڵەوە مەحموود لە قەزای سۆران وابزانم کاک مەحموود ئەم کاتەوە باش باشی بەڕێز زۆر سپاس وەڵێت سپاس فەرموو بەنسبەت پێشمەرگەی زێرەڤانی پێشمەرگەی زێرەڤانی ببوورە کایکی مەحموود دیارە دەنگی تو باش نایەتە من پێم وایە لە لای تو شەبەکە تەواو نییە ئەگەر جێگەکەی بگۆڕی بۆی باشتر جێم لە بەڕێزت بێ بەڵێ پێشمەرگەی زێرەڤانی بەڵێ معاشی وەزام کە تە 100,000 زیاد بەداوامیان لە قورسەکەن چاردە بە ئەفتاریرە بیتە 21 باز بەڵێ ئەمە شەو برادری بیناتکە واسی کرد حەزەکەن جوان بۆ چخۆبی بەس معاشەکەن لۆ زیاد نەبی یانەکەم ئەو بڕەپاری لۆ زیاد بووە بەڵێ کای مەحموود زۆر بەداخەوە دیارە دەنگی تۆ وەکو پێویست نایەت جێمە لێ نییە
هیوادارین بتوانی بەشێک پەیوەندی بکەیتەوە و باشتر جێمان لە سەرنجەکانی جەنابەت بێ. هێمن لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کاکێ منم کاتەوە باش. باشی برا زۆر سوپاس. سەبارەت بە باسی پێشمەرگە وەختی خۆی جارێکیان لە کۆبنەوەیەکە لە کۆبنەوەی ڕۆژنامەوانانە ڕۆژنامە نووسێک پرسیاری لە بەڕێز مەسعود بەرزانی کرد لێ پرسی ئەم جێشە کە تۆ هینیان کە تۆ معاشیان نادێت چۆن نەتوان بەرگری بگروتی جێشی پارە نیە ئێستاشان لەسەرەوە قڵەتەیە بۆیە بە هەمان شێوە ڕابڕێ لەو کاتەش. بەڵێ بەڵێ باشێتر سپاس. سپاس علی لە جەلەولاوە لەگەڵمانە. کاک علی؟ الو کاک علی؟ بەڵێ کاک علی. بەڵێ کەرەمکە ئەم کاتێ باش. هەموو کاتێکت. کاکە ئێمە لە جەلەولایەن لیوای سێ پیادەین فەوجی یەک. بەڵێ. ئەم موچە زیادەی کە دوێنێ شەو ئەم خەبەرە خۆشەی کە جێگری وەزیر کاگەنۆری حاجی عوسمان دای بە ئێمە شمولی ئێمە شەکات. ئێوە ئەگەر تایبەت بن بە هەرێمی کوردستانەوە ئەم پرسەی کە وروژێنراوە ئەم پرسەی کە باسە لەسەرکرێ باسی ئەوانەیە کە وەکو بزانم هێزەکانی پێشمەرگی کوردستان کە تایبەتن بە وەزارەتی پێشمەرگەوە. بەڵێ بەڵێ دەیەمەش بەناوی هەموو فەوجی یەک لیوای سێ پیادە دەستخۆشی لە ئێوە لە بەرنامەکەتان و لە تەلەڤیزیۆنەکەتان و لە کاگەنۆری حاجی عوسمان شەکەی. بەڵێ بەناوی ئێمەوە تایبەت نارتی ئێمەش زۆر سوپاسان دەکەین. بەڵێ چومان لەگەڵمانە. کاک چومان؟ کاک چومان لە سوورانەوە. بەڵێ ئەو کاتە باش هەموو کاتێکی جەنابەت. بەنسبەت بەرنامەکە دەستخۆشتان لێ یەکەم. زۆر سپاس. بەنسبەت پۆلیسی پاسەوانیەکان ئێمە پۆلیسی پاسەوانیەکان لە بارێگاکانی ئسبی شەکل لە مڵبەست و کۆمیتەکان. ئەمڕۆ موچەمان بۆ هاتووە بەڵام موچە بەداخەوە زیادی نەکرد بوو بەس ئەوە ئەوانەی کە پلان لەسەر ئەوان زیادی کردبوو. وەکو تۆ بزانێ بوو بۆ زیاد نەکراوە. بەڵێ وەکو تۆ بزانیت بۆ هی ئێوە زیاد نەکراوە. نازانم هیچ سەبەبێک چیان پێ نەوتین هیچ سەبەبێک باس نەکرێت. بەڵێ کای چومان. جەمال لە باژارە ئامێدگێ دیگەلمەیە. بەڵێ کای جەمال. عەلەیکوم ئەسسەلام. برام دەستخۆشیە بەرنامە هەوتکەین. گەلێک سوپاس. برای عزیز. بەڵێ. بسیۆرە ما هەر سەر بابەت ما هەر پێشمەرجەیەمانە؟ بەڵێ. ئەوە چەند سۆڵە ئەم پێشمەرجەنە بژنەمە هین سەرزێرە بۆ نییە بە. نکە بژنەمە نەکەین سەرزێرە بۆ نییە بن. بۆ ئەم نزۆنی یانە حتە بگەوەی پێشمەرجە نزۆنی کۆنی سەر. هون کاک جەمال تۆ لە کورێ تولکیڤە داوامێت کەی؟ ئەزل لەقۆ هەژدە. تو تایبەتی بە لای حەزبێ بان لای حکوومەتێ بێتەوە کە تاینکردین گەلو. والله ئەس تشتێکی لە نزانم ئاز زانم ئاز پێشمەرجەمە و ئازر لەقۆ هەژدە دەوامێت بکەم ئات تشتێکی دنە هەر گوتەمە هین سال میرۆکە زێرە بۆ نیینە. لە زێرەوەنیا کو تێگوتن پەیوەندی بوو ماوەتی دنەبە بەرنامەیدا ماشیان زێدە کردە. ئەس نزانم چهار ماچمە سێستا زۆرن. بەڵێ کای جەمال هیویدارین جێن پەیوەندیدار گوهداریە سەرنجەتە کرد بە دیار لە دەربەندی خانەوە کاک دیارم کاتەوە باش. باش. بەڵێ فەرموو هەموو کاتێکت. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم کاکە گیان. زۆر سپاس. بێ زەحمەت یەک پرسیارم ئەو 150,000 شمولی وەزارەتی پێشمەرگەکە کام 150,000 نازانم 150,000 هاتووە. 150,000 وابزانم موچەی هێزەکانی ناوخۆ پۆلیس و ئاسایی زیاد کردەوە بەستی پێشمەرگە تا ئێستا پرسە دیار نییە. باشە سپاس دەکەم دەستخۆشی لێ یەکەم. سپاس. سووران لە سێ سایقەوە کاک سوورانم کاتەوە باش. کاک سووران دیارە پەیوەندێکی پچرا پشتی وێ ناوبەرێم جاردن سەر هەمان بابەت ئەم بە هەڤڕاینە تەماشاوانە نێژە.
دووبارە سەڵاوتان لەبێ بینەرە بەرزەکان بە بڕوای شارەزانی بواری سەربازی هوکاری سەرەکی خراپبوونی ژیانی هێزەکانی پێشمەرگە بۆ چەند هوکاری دەگەڕێنەوە کە گرنگتریان خۆیان لە دابەشبوونیان دەبینێتەوە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هەروەها ئەمە لە کاتێکدا کە بەپێی دەستوری عێراق بە هێزەکانی پێشمەرگە دەوترێت پاسەوانی هەرێمە و دەبێت یەک هێزی یەکگرتو پێک بێنێت بۆ پاراستنی سونەرەکانی هەرێم کە بەشێک بێت لە سیستەمی بەرگری عێراق و بەپێی دەستوری عێراق موچاو خەرجیەکان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە دابین دەکرێت بەڵام ئەو مادە دەستوریە جیبەجی نەکراوە تا ئێستا خەرجیەکانی پێشمەرگە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت ئەمە شوکاری سەرەکی کەمی موچە و خراپی گوزارانی هێزەکانی پێشمەرگەیە چونکە کەمترین موچەی سەربازێکی عێراق 900,000 دینارە بەڵام هی پێشمەرگە کەمترین موچیان 300,000 دینارە وەکو برادری تەلەفۆنیکت پێشمەرگەیەک لە ڕانیا ئەلێ هەیە 250 و کەمتری شە موچیان بەڵێ بۆ پتر زانیاری لەسەرمە و گوت و پێشکردن محەممەد لە حاجیاوە کاک محەممەدم کاتەوە باش من وەکو پێشمەرگەیە کە لە یەکێک لە ماڵی بەرپرسەکان پێشمەرگەم موچەکەم 325,000 من 325,000 بدەم بەچی نازانم دەسەڵاتی سیاسی کورد خۆی بووە بێخەم کردووە نازانم ئیشی بە پێشمەرگە نەماوە کار بۆ پێشمەرگە ناکات من 7 ساڵ خزمەتم هەیە پێشمەرگە 325,000 بدەم بەچی خانوەکەم کرێ 100,000 دەم بە خانووی کرێ چەند مایەوە 225,000 مایەوە دوو مناڵیشم هەیە آخر ئەوە بەچی بەخێو دەبێت بە نازانم دەسەڵاتی سیاسی بەڵام ئەم ڕەوشەی کات و تاڕاوە وەڕۆژاندنی پرسی پێشمەرگە و کەمی موچە و کەمی ئیمتیازات تو چۆن لێکە دێت ئەمە تا چەند گەشتبینیەکە بۆیەوە گەرنتیەکە بۆی ئەم کێشێکە تووا لێ چارەسەر بکرێ بەڕاستی من کەناڵی ناریا بە خزمەتکاری پێشمەرگە دەزانم هەر ئەوانن کە لە پێشمەرگە دەپێچنەوە لەگەڵ کەناڵی KNN دەنا هیچ کەناڵی حیزبی نە حیزبەکانیش هیچ پشت بە پێشمەرگە نابەزن نازانم ئیشیان بە پێشمەرگە نەماوە بۆ کار بۆ پێشمەرگە ناکەن هۆکارەکەی چیە من حەز دەکەم یەکێک وڵامی من بداتەوە هۆکار چییە بەڵێ کاک محەممەد بینەرە بەرەزەکان ئێمە لە کەناڵی NRT وەکو کەناڵێکی سەر بەخۆی کوردی لە ژێر ئەو دروشمەکە هەم ئەمانە ڕازگوی هاوسەنگی بوێرێ و بە شێوەیەکی پیشەیانە میهێنە دوو لە ئاراستەکردن دوو لە هیچ ئینتیمایەکی تایبەتی دیاریکرا و بەرژەوەندێکی دیاریکرا و ڕاستی بویارەکان ڕاستی پێشاتەکان ڕاستی خواستەکانی خەڵکی کوردستان بە هەموو هەتەخۆ چین و توێژەکانیەوە ئێمە خەینەڕۆ بەرپرسەکانە دوێنی لەسەرەوە حتا ئەم بەرنامەیەکی بەرنامەی خەڵکە خەڵک خۆی قسە لەسەرەوەکە کە چ کێشەیەکە بێگومان پێشمەرگەشکە لە بەرنامەکانی ڕابردووشە زۆرترین پەیوەندیانە کرد کێشیانە بوو بە پێویستمان زانیان بەرنامەیە تایبەت لەسەر کێشی پێشمەرگایە کە کێشەیەکی ڕاستەقینەیە هەیە وەکو خۆیان باس ڕۆژانە باسی لێوەکەن ئێمە لە NRTەوە ئیش لەسەر بە شێوەیەکی پیشەیانە لەسەر ئەم مەسەلە ناکەین بەڵێ جەبار لە ڕانیەوە کای جەبارم کاتەوە باش ئەو کاتت باش فەرموو زۆر سپاس زەمە نەبێ باسی پێشمەرگاکەن وەنیا بەڵێ من معاشم 200,000 پێشمەرگەی بەڵێ لە خاری کرێرامە بۆ 200,000 لە کام شوێن داوامەکەی تۆ لەم فەرمە ئەو پێشمەرگە تازەکان تازە تایم بوومە تازە تایم بوویت بەڵێ معاشم 200,000 بەڵێ دوو منداڵم هەیە خانوم کرێ آخر من ئەم مانگە 430,000 کرێ لەسەر ئەوە قەرزم لەسەر بووە بێژگە لە پێشمەرگاتی ئیشێکی ترەکەیت ئیشی وەڵا ئیشی ئەوە کەم کرێکاری ڕۆژی بە 25,000 ئاخەتخوا گوناح نییە من وەک هاوڵاتیەک بە حکومەت بڵێم معاش زیادکەن حکومەت خۆی عاقڵی ئەگەر نەبێ من بڵێم تخوا بەڵێ بەس پێشمەرگە وە من براکەم ئەوەتە شورتەیە ئەمڕۆ دوێنەکەینە 3 ملیۆن و 6 باوەرگرتەوە داوامەکەشی دەبەت چلە ئێ باشە من بۆ ئەگەر سەرای ئازادی دروستە بێڕانیە یەڵا پێشمەرگە غاردە بۆ سلێمانەکەین غاردا بەڵێ ئێمە شیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە پرسی تو بێ لە ڕەوشی ژیانی تو بێکو پێشمەرگە لەو داهاتە کەمە ئەو لەو ئیلتیزاماتە زۆرانە هەبێ کە خاوەن کە کرێکی تۆ خاوەن ماڵ و مناڵی تۆ بەم پارەکەمە بەڵێ کارزان لە ئاکرێت گەلمەیە کای کارزاندان باش باشی gelek spas kerem ke دەستخۆشی بەڵامی داد کە ڕاستی تەوەرەکی جان ئەڤریکەتە بخۆگیت هەر ئەو پێشمەرگە نەبووە هەندە ساڵە کوردستان ڕۆزگارکی بووە کی گوت کی هەندە ساڵی گوت یەک شورتە کاتێ شێتکەوان فلان کەسەوە بەعڕەکە شعیری پێشمەرگەی زەتە باشە ئایا هەر ئەو پێشمەرگە نەبووە هەر ڕۆژی سەخت و داخۆ بە خوگیریە گووری بیاخۆ کوردستانێ
والله برا عزيز هندك قد بيجي تشوت كي بيشمرقنا مع العسل شان كان بيجي بيشمرقنا برا تبقي موجي واي كيما خدوي كي لكري دار يفقير كري دار بسيار كده بيجي بيشمرقه يا حتى كان جيني دمري بيشمرقه عند صلاة بيجي موجي كان زيادة تقرين هذا دمران تكمل ما بود شيء خليسه بس دنا هذا بله كاي كارزان الدنيا خرب بيشمرقه دبل عاد الدنيا خير كمين باسترين كاس عسكر دعم عسكر دكار هرك او كاس اخد قوري في ميلادي دكات بس روجت برطان قودي دا بيشمرقه هلا وسهلا سرجا بيشمرقه هلا وسهلا بيشمرقه وكاسي دينا بس روجي داودي الدنيا خوش بودي ودي غير بيشمرقه كان بله كاي كارزان بس اف روشن ها هات که پیش بحثان دیت تکرن کو پیوسته موچه پیشمرگه بیت زیده کرن حتی چند افسر کو پلادار کن دو وزارت پیشمرگه دا گرفت گرتن آن کو پیشنیار کردن کو پیوسته وزارت پیشمرگه جدی کار لسران دا بکت کو موچه پیشمرگه بیت زیده کرن تو به چاد بینی گلو و دی چاو پرسه چرا سر که بیت بلا و چند اف گود تینات کرن بیجن بس نو پیجن شاتوا بیجن و پیجن جی بجام هیوی دارین بلا حکمتی او دیگر پیشمرگه که فقر دار حال پیشمرگه بین شنگاری و منطقه والله خودی وکیل وزیلو دا خو حاشا من حیوان اکتر بشتا وزیلو دا تطباو دیو دا بله کای کرزن بله کای کرزن اف گلین تکری اف روشا کتب حس که بگو من روشا کی گلک خرابه امی ویدارین جین پیوندی دار وزارت پیشمرگه فرماندهان سروکاتی ارمه بشه کی گشتی هایداری و روشا بید به حکم هنده کو پیشمرگه پارزرین سرو مالن وی ملتین پیشمرگه ناوه که پیروسه پیشمرگه خودی قهرمانی و خودی نبردیه د تاریخ گل کردستان دا شورش نگلی دیفک ام هیویدارین سرنجاوا بوشین پیوندی دار بگه هیوا لپیر هیوا مال گله کاک هیوا هم کاتو باش همو کاتێکت زۆر سپاس بۆ بەرنامەیە بەڕاستی بەڵێ کاکی وا لە پیرەمەگرۆن بەڵێ بەرنامەیەکی جوانە بەڵێ ڕێزمەیە بۆ برادرە نازەم لە جەلەولاوە تەلەفۆنی کرد بۆ قەزەی هێزەکانی ئاسایش ئەگەر ئاسایش نەبێت لە وڵاتەیە بەڕاستی ئەمنیەت ناپارێزرێ ئێمەش حەزمان دەکرد موسەی هێزەکە بەڵێ ئاسایش بکرایە زۆر حەزەکەین ئێمە شانازیەکەین بە ناوی پێشمەرگەوە بەڕاستی ناوێکی جوانی هەیە بەڵام ئەمانە وابزانم ئێستا سەرکردایەتی کورد لە خەریکی ئەوان کە موسەی هێزی پێشمەرگە هاوتا بکەنەوە لەگەڵ وەزارەتی بەرگریاناخە یعنی ئەو برادرە نەدەبوو بۆ شێوەی هێرش کاتە سەر هێزەکانی ئاسایش چونکە ئەگەر ئاسایش نەبێت لە وڵاتیمەیە بەڕاستی چەندین کاری خراپەکرێت لە وڵاتەیە چەندەی ئێستا مادەی هۆشبەرە لە سنوورەکانەوە دەگەر هێزی ئاسایش نوێ بەڕاستی ینی وڵاتەکەمان تێگەچێ من ڕێزم هەیە بۆ ئەوان منیش حەزەکەم ئەوانیش موچەکان هاوتای وەلێ کاکیەوە وەکو تۆتی هێزەکانی ئاسایش پارێزەری سەر و ماڵی وڵاتیان و پارێزەری ئەولەکاری ئەنکۆ ئاسایش و تەنایی هەرێمی کوردستانن لامان کادا هێزی پێشمەرگەش پارێزەری سنوورەکانی هەرێمی کوردستانن پێت وایە کەمە هەردوو ئەم هێزانە کە گرنگترین و پیرۆزترین ئەرکیان لەسەر شاناویش پاراستنی ئاسایش و سەر و ماڵ و سەروەری خاکی هەرێمی کوردستانە پێویستە لایەنە پەیوەندەرەکان تا چەند بەبێ جیاوازیکردن هەردوو هێزەکان مفاهمان بکات لە پێدانی موچە لە ئیمتیازاتدا بەڵێ من بەڕاستی زۆر حەزەکەم ئێستا موچەی هێزەکانی پێشمەرگە وەکو هێزەکانی ئاسایشی ناخۆی لێپاتایە بۆ موسابێ هیچی گلەی لە هیچی نەکردایە بەڕاستی من شانازی دەکەم بە ناوی پیرۆزی پێشمەرگەوە کە من خۆم کەسبکاریشم پێشمەرگەیە ئەوانیش ماندوون ئێستا لە خوارەوە لە جەلەولا و کەرکووک و بگریان ناوچە دابڕێنراوەکان لە ئاستۆی ئەوانە ئێمە دەستخۆشیان دەکەین بەڵام من ڕێزمەیە بۆ برادرەکەوای هەیرشی کردە سەر ئاسایش چونکە بەڕاستی هەم ئەوانیش ئەم لێ دەپارێزن هەم ئێمەش بەڵێ کاکیوە بەڵێ دایکی ئامێز لە ڕانیەوە لەگەڵمانە دایکی ئامێز ئەم کاتەوە باش ئەم کاتت باش بەڕێزم زۆر سوپاس فەرموو بەڵێ بەڕێزم تێوارەکەتان لەسەر بارەتی پێشمەرگەوەیەوە نەبوو بەڵێ بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم سوپاس تاکە کەناڵەکە بێت و باسی پێشمەرگەی بکە ئێستاش وەڵی ئەمە هەستەرەکەم لە 96ەوە پێشمەرگەیە موچەکەشمان 375,000 تو وەکو کێ خۆت یان کەسێکی دیکە لە ماڵباتەکە لە خێزانەکەت بەڵێ
کێ پێشمەرگە وەکو تاالێ لە 96ەوە تا ئێستا والله هاوسەرەکەم ئەها تا ئێستا پێشمەرگە و موچەکەی چەنە والله 325,000 بێجگەلەوەش ئێوە خانووی خۆتان هەیە والله ئەها بەڵێ ناوەله خانی خۆمان نییە مانگی بە وەرەقەکی لە خانی دامە 2 منداڵم هەیە تا ئێستا هیچ حسابێکان بۆ پێشمەرگەی نەکردە بەڵێ دا ئایا گوتم بزانم ئەو برادێکە قسەی کرد بزانم هیچ دەگرێتەوە بۆ پیاوەکەم بەڵێ بێگومان ئەو پرسی ئێستا باسی لەسەرکرێ هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە شاندەدا نووسانکارەکان لەگەڵ حکوومەتی بەغدەکەیەکی لە پرسە ڕاگیراوەکان هەڵوێ سەرەوەکان پرسی پێشمەرگە پێویستە موچەی پێشمەرگە هاوتا بکرێت لەگەڵ موچەی هێزەکانی تری حکوومەتی عێراق کە بێگومان حکوومەتی عێراق بە پێی دەستور ئەمە پەسەند نەکراوە تا ئێستا ئەگەر بە پێی دەستور بێت دەبێت حکوومەتی عێراق نەفسی موچەی وەزارەتی بەرگری موچەی هێزی پێشمەرگەش زیاد بکرێت ئێستا باس لەسەرەوە کرێت ئیتر نەتیجەکان ئەوە لە داهاتوە ئێوەی بەڕێز جێبی سێوەشە بن لەلایەن شوێنە پەیوەندەرەکانەوە بەڵێ ئیسماعیل لە مووسڵ کاک ئیسماعیل دەم باش کەرەم کرد بەڵێ من گۆ هەداریاتت کەمەس مامۆستا بەڵێ ئەمە پێشمەرگە زێرەوانیە واجبمان 14 تۆ پێشمەرگە زێرەوانیە و واجبێتەژی 14 و تلکیری داڵێتی گەلو ئەم گەلم خدا ئەم نوکەل میسرین این مثلا بله یک آب فوری نو که به دماغی اشوال منجنا مناگری زیرابانی دگری ناگری تن اف پارهاتی وکون پێویستە هەموو هێزن تایبەت بە وەزارەتە پێشمەرگیان و هێزن هەرێما کوردستان هێزن پێشمەرگە بتەفعالیەکی بە ئەس بوارم بەحسێوان تێتەکردن و موچیان بێتە زیدەکردن ئیمتیازاتی تان بڵن ببن بەڵێ کاک ئیسماعیل هەژار لە شێخان کاک هەژار دەم باش ئەم کاتت باش هەموو کاتێکت باشی بەڕێ زۆر سوپاس پێشێکی دەستخۆشی بەرنامەکە لێکەم سوپاس کاک هەژار فەرموو سەبارەت بەو تەوەرە بەڕاستی لە جێگەی خۆیەتی یەک پرسیارەکەم هەیە بەڵێ ئایا وەزیری پێشمەرگە لەسەر چ بنەمایەک لەسەر چ ئەوەیەک هەتا ئێستا ئەوە چەند ساڵ بەسەر سقوتی سەدام بڕوا تا ئێستا چیان کردگە لەو پێشمەرگە بەڵێ بەڵام ئەمە پرسێکە کاک هەژار ئەمە پرسێکە ئەم پرسە لە چارچەوەی دەستوری عێراق چارەسەری بوو دەستنیشان کراوە کە دەبێت هەموو هێزەکانی پێشمەرگە وەکو هێزی پاسەوانی سنووری هەرێم ئەژمار بکرێت و لەلایەن حکوومەتی ناوەندیەوە موچەی ئەم هێزە دابین بکرێت بەڵام تا ئێستا حکوومەتی مرکزی عێراق پابەندی ئەم بنەمایە دەستوریە وەکو گەلێک بنەمای تری دەستور پابەندی ئەم بنەمایە دەستوریەش نەبووە تا ئێستاش ئەو وەکو کێشێکی هەڵوێسراوە لە بینی حکوومەتی بەغدا و حکوومەتی ناوەند جگە لە کێشەی مادەی 140 و نەفتۆغاز ئەمەشێکی لە کێشە هەڵوێسەرەکانە بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە ئێستا باسێکێکە چارەسەر بکرێت ئەی کاک بەڕێز بەڵێ ئەی با بزانین کەنگی چارەسەر دەکەیت پشتی کەنگی ئێستا باس لەسەرەکرێت هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە وەزارەتی پێشمەرگە هەم لە لایەنە پەیوەنددارەکان بەخوای تا ئێستا شوێنێکی تەواویان کردگە سەبارەت بە پێشمەرگە وەنە بە مادەی 140 وەنە بە هیچ تشتێکە هیچ چقەمانش پێیانماوە هیچ بڕوامانش پێوانمە ئەفڵان ئەگەر یەکدیکە بە لەجێی وەزیری پێشمەرگە لازمە تا ئێستا دەستی لە کار کێشا بە هەر خۆی بەڵێ کاک هەژار ژیار لە چماڵەوە کای ژیارم کاتەوە باش دیار ئەم کاتەوە باش هەموو کاتێکت چاکی بەڕێز دەستخۆشیتان لێکم سوپاس من وەکو پێشمەرگەیەکی مەڵبەند جا پرسیارێکم هەیە بزانم ئایا ئێمە 295,000 وەرەگرین بەڵێ جا نازانم زیاد دەکا زیاد ناکا شوم دەکات چونکی دەڵێن حزبین گوایەوە شملتان ناکا ئیتر نازانم ئەگە بۆ ماڕوونکەنەوە زۆر سوپاسانەکەین سوپاس کاکە دیار سەرنجی تو گەیشت سپاس پەیوەندێکت بەڵێ تەماشاوانە بابەتی مەیرۆ بێگومان ناکۆین لەسەر ئەکرانێ دەبینن لەسەر پێشمەرگە پرسە پێشمەرگە کێمیە موچەی پێشمەرگە ئیمتیازاتێت کێمێت پێشمەرگە ئیلتیزاماتێت گەلێکت پێشمەرگە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەلە عەلی لە سلێمانیەوە کاکە لێم کاتەوە باش هەموو کاتت برای بەڕێز بەڵێ فەرموو کاکە بنسبە لە وزارەتی موچەوانە دیارە من لە ڕینەتمدا
هیوای سێف و دیەک ئاموچەکەمان وەک پێویست و ئەوانە نیە تا ئێستا بەڕاستیەکەیدا ئەوە لە هەندێک شەرمەزنەوەی باش سوپای عێراقگەم سوپای عێراق برایەکشم دەوێت لە سەعودی بەڵێ بەڕاستیەکەی دەوێت زۆر بەرجام دەکرێ ئەوانە بەڵێ لەلای موچە و خواردن و ئیتر هەموو کۆمەڵێکەم و خوڕی زۆریان هەیە تا هیوادارم بەڕێگەی و بەرنامە جوانی ئێوەشەوە بەڵێ کاک علی سەرنجت گەیشت سوپاس وێن دەکەت ئاوات لە خانەقینەوە لەگەڵمانە کاکەواتم کاتەوە باش ئەیات کاتە باش کاکە هەموو کاتێکێت دەستخۆشیە بەنامە دەنیەکەین زۆر سوپاس وەڵا پێشمەرگەی مەڵبەندە من حیزبەکان نازانم شملمانەکە ئەم زیادە شمل ناکات بەڵام موچە لە چێ وەرەگریت تۆ موچەکە لە کام شوێن دێت وەڵام ناسنامە نووسیا وەزارەتی پێشمەرگە کەواتە تۆ تایبەتی بە پێشمەرگە مادام ناسنامەی وەزارەتی پێشمەرگەت هەیە گرێت وەکو فەرمانبەری وەزارەتی پێشمەرگیت بەڵێ دەستان خۆشە بەنووتان بەڵێ سوپاس پێ دەکەێت بەلی تەماشەبانێنیژە لەسەر تۆڕە کومەڵاتی شڤان محمود ئاڵێ لەبەر ئەم هۆکارە سوودی نییە ئەڵێ ناپلیۆن ئاڵێ وەکو خۆی وەکو قەولێکی ناپلیۆن دێنێ ئاڵێ شتێکی بڵێ کە بتوانانی بنووسی شتێک بنووسە کە بتوانانی ئیمزا بکەیت و شتێکی ئیمزا بکەیت کە بتوانانی جیبەجێ بکەیت بێگومان لەسەر ئەم بابەتەیە هەروە سامان عەبدوڵڵاه ئاڵێ پێشمەرگە ئەو کەرەسەیە کە لەلایەن کاربەدەستان و مەسوولەکان بەکاردێنێ بۆ بازرگانیەوەی خۆی ئەڵێ هەروەها وەتەن ئەحمەدیش ئەڵێ بڕواتان هەبێ ئەڵێ لەم وڵاتەیە هیچ شتێکی لە جێگای خۆی نییە بۆ ئەبێت پێشمەرگە موچەی ئەوەندە کەم بێت بەڵام مەسوولەکان دەقاتی ئەوان وەربگرن بە بڕۆی من ئەڵێ هەمویان هەراشەی وازهێنان نەکەن هیچیان بوو ناکرێتە خۆی ئەڵێ کاک علی لە قەڵاتزێ کاک علی ئەم کاتەوە باش ئەلو بەڵێ کاک علی کاکە وەڵای من یەک داواکاریم لە کاک شێخ جەعفەر و کاگە نۆری حاج عوسمانی هەیە کە ئەو جلە کوردیان دابنێ چکاوە ڕۆزی پێشمەرگەیە چکاگە ئەو جلە کوردیان لەبەر بێ مەحنا دەبێ یارمەتی پێشمەرگەش دەمزەنا دەبوو یارمەتی گەنادەنی استقالە بکەن هیچیان پێ ناکرێت با استقالە بکەن بڵێن ئەمە هیچمان پێ ناکرێت بۆ پێشمەرگە و بەڵام ڕەوشێکە دوو تاڕەوە ئەوانیش تاکی لەسەرەوەیکەنەوە کەمە ڕەوشێکە لە ناو دەستوری عێراقدا چارەسەری بوو نەکراوە تا ئێستا حکوومەتی عێراق پابەندی ئەمە نەبووە ئەو موچەی کە بەهێزی پێشمەرگەشێ لەسەر هەرێمی کوردستانە ئەوان ئێستا خەریکەوان کەم کەسە چارەسەر بکێ ئەو تا چەند ئومێدت بەو هەموو هەوڵە هەیە کە لەم ڕۆژانەی ئەخیرا بەتایبەتی دوێنێ ئەمڕۆ هەیە لەسەر پرسی پێشمەرگە زۆر کاکە زۆر لە مەژە لە هەوڵەیدان و بە حساب موچەی پێشمەرگە زیاد دەکرێت وەڵا پێشمەرگە زۆر مەقدورە بەڕاستی ئەمە داواکاری کە یارمەتی بدرێت کە موچەی بۆ زیاد بکرێ دی بە معاشێکی کەم بە کرێخانووی بە منداڵی چەند تەلەڤێژی هەیە بە 265,000 بە 325,000 تا شوێدە پێ بەڕێوە دەچێت بەڵێ دووسکی لە باژارە دووکە دیگەن کاک دووسکی دەم باش دەم باشتر و خۆشتر کەرەمکە سەر ڤیتەوەری ڕاستی مەسەلەکە هەی کوردیاوێ تێر هەژ بەرسی نینە یە کورجی ئەم هەمی گەڤانە سەکێنەدەری خۆ ئەم سەکێنە پش خۆ ئەم خۆ پش نایخین ئەنەزانم مەچدوێت بگۆفتی پشمەرگە ئەست ئێخمەسە ڕستۆی وەزیرێ پشمەرگەی ئەرێ هەکە ئەس وەزیر بم ئەسەندەکە کومناکەمی شۆڕەزات وی بواریدا ئەرێ مەچکێ ماسی هەنە لەشکری مەچکێ ماسی هەیە شڕاتبی بگرە معنەویاتێ مادیان معنەویان ئەسنابینەمە یێتێرە هاشکەسێنینە و ژیۆنە خەلکی خۆشکەم پارەی مشتە ڤیگۆکێکە ئەس دەولەتە هەندێ بم ئەس هەندێ بم ئەس زۆنم پارە نینە ئەجرابم چی بازن داشکێتکەم بەس ئەز کوردستان العێراق ناف نافێدا پارە زێرە خەر زێرەکە معاشا ژیۆنە خەلکی خۆشکەم ئەم هەمی کوردین کەس خۆش کەسێ زێرەتە نەدانیت ئەم هەمی کوردین مە هەمیژی کوردیاتی ڤیگۆکێ یامای تژیات دلێمەدا کوردستان ڕەحامەیە بەس بگۆکی مە ژیۆنە خۆش بیت بێت وەلێ بدیتناتە کاک دووسکی ئەف پرسگەرێکە بچی بەتگەرە کۆدە چارچوبێت دەستوری عێراقدا ئەف پرساتکەیەکلایکەن بەڵام ئەف دەستورانات کە پراکتیزەکردن ئانجی بەر کارانەبوونا لجنا پێشمەرگە لە پەرلەمانی کوردستانێ ئانجی بەر خەمساریە وەزارەتە پێشمەرگە تو vê پرسگەرێکە بچ بەتگرین وەکو توت بێژدەمێکدا کوێزە پێشمەرگە پارێزەرێ سەرۆماڵێت وڵاتیان پارێزەرێ سنوورێ هەرێمە کوردستانە و دناژیدا کو هەرێمە کوردستانی ڕۆپرۆگەلێکی تهدیدات
هەڵگرتان دەبیت دیتناتە خەمساری و یا چارەسەرنەکردنا vê krîzê bûyê tu vedgerînî لا برات تصني شو هاي ذكرت حكمة العراق وقت بحثي راتبات يا بيجي دي زيادة كين موشا لكن حكمة دائما إشكالات تدا درخي دي زيادة كان وكيشتير ما مستعيد عمومي يدايكيني قلت يا زيادة نكان عراق زيادة كان بس زيادة نكان جیانا خرجی خوش کن یتشمگی خوش کن ماموستای خوش کن فرمانبر خوش کن هماده تناجینو جیانا که خوش پرایوت اینو و هر بشی کردستان خوش مرگه بله سپاس کایدوسکی عثمان لزاخو که عثمان دم باش بگو من وقت مدنوایی که تکب کردی سرنجا خوب گینی مرحبا برا گلک سپاس چونی باشی گلک سپاس که عثمان کرم که یکب کردی سرنجا خوب بیجی سپاسیا برنامه که ما برنامه تلفزیونی مباشر بله سوالت أبيت كماندو معوق بيشمرقة أسكت شو ما كذا معوق من 6 من دار ما بله وراتبهم 620 دار بله إيه أبدا يعني دي شو عيب هذا خذت كلي دارم إيجار بجي بله کایک عثمان سرنجا تاگیش هم گلی داخل برینت کین برکو دمی ما برفدایی بچید توی کسی که معوقی و معاشته که ما خودان زارو کیجی و لزا خود جی نویت جی عثمان ایوی دارین جین پیونی دار گهدار یا سرنجا تب کنه و کپیست بله سپاس کایک عثمان دشتی جاف آله براستی پیوسته پیشمرگه موچی باش ور بگیره نک اندام پارلمان بالام بداخه و عدالت لمولات دنی و کو خویاله ولی تماشاوان نجا به کیجی ام گینه داویا توریرو برنامه مایک خالد دیگه سپاسیم با هفکارین مل پشکا کنترلی و کامیرمانا و سپاسی که گلک تایبجی با همو او کسین که آنها تماشاوان برنامه بی هیوی دارین هر شاد و بختوار بده